بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها. بسم الله الرحمن الرحيم. من ناوم يحيى رزقايا لأكاديمية دواروجم كأنجمان بلغ قلمان بدية ناوا فري قرآن خوندن بوما لأكاديمية دواروجم فري آداب والسيرة بوما كجيان نامي پیغمبر باز دكات دستخوشي لما وصال كان دكم وزور سپاسيان دكم. من قطابي أكاديمية دواروجم دستخوشي لما وصال كان مكان ناوم يارا هلكو خالدة دمه فرموده كان پشکش کن اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك و تخوى يارمتين درسه ذكريات كرنا سپاس گزاری کردن تو باش برستن. ناو سوان جبرائيل زو سپاس ناوساکان دکم کفری قرآن خوندن و نوش کردن و ناخواردنیان کردم. ناو کانی خوای گەورە هیوادارم هەموو هاوینەیە ئەم خولە بەردەوام بێت. زۆر سپاس ناوساکان دەکەم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان من وەک سەرپەرشتیاری ئەکادیمیای دواڕۆژ پێم خۆش بوو بەڕاستی چەند بابەتێکی گرنگ باس بکەم. هەدەف و ئامانجمان لەم ئەکادیمیایە ئەوە بەڕاستی ئەو تەوژمە سیاسی کە لەم وڵاتی ئێمە هەیە جێی خۆیەتی بەڕاستی ئەم جۆرە ئەکادیمیا ئەم جۆرە قوتابخانە کە لە خزمەتی قورئان و فەرموودە و زۆر گرنگە ئەم جۆرە قوتابخانە. لە ڕاستیدا هەدەفی ئێمە لەوە بوو یەکێک لەوانە یەکێک لەو خاڵانەی کە ئێمە زۆر بەلامانەوە گرنگ بوو مناڵ ئەمڕۆ دوورکەوێتەوە لە مەوزوعی ئەم سۆسیال میدیا و بەکارهێنانی ئایپاد بەکارهێنانی مۆبایل کە ئەمانە خەتەرێکی گەورەیە لە ناو خێزانەکانە. من ناو محەممەد ئیبراهیمە ئەم هاوینە لە ئەکادیمیای دواڕۆژ خولە کراوەتەوە تیایدا فێری سێغ و فیق و قورئان دەبین پاداشتی مامۆستاکەم داتەوە. کەواتە تۆ پێویستە بێدەنگ بیت زۆر بەباشی گوێ بگریت. یەکێک لە خاڵەکانی تر قورئانی پیرۆزە ئادابە و فقه و لە سیرەیە کە باسی ژیانی پێغەمبەرانە یەکێک لە هەم ئەم دەرزانە کە سەیریانەکەی کۆمەڵێ خۆڕەوشت و کۆمەڵێ شتی جوانی تێدایە کە ڕنگدانەوەی لە ناو خێزانەکانە دیار بوو و تەلەفۆنمان بۆ کراوە دەستخۆشیمان لێ کراوە لەلایەن دایکان و باوکانی بەڕێزەوە کە وتویانە ئێوە بێبەرامبەر خۆڕسکانە ئێوە خەریکی ئەم کارن ئێوە سوپاسمان کراوە بەهەرحاڵ. لەم ئەکادیمیای دواڕۆژە بەشدار بوومە فێری ئادابی قورئان و میوان و نان خواردن بوومە. سپاسی مامۆستاکانەکەم دەستخۆشییان لێ یەکەم دەمەوێت بەردەوامی فێری شتی زیاتری ببین. ئەلێرەوە داواکاریەکم هەیە بۆ هەموو شوێنەکان لە هەرێمی کوردستانە ئەم جۆرە قوتابخانانە گرنگێکی تایبەتی گرنگێکی تەواوی پێ بدرێت. بەخشندە و میهرەبان سپاسی بەخێراتی کەناڵی ئاسمانی پەیام بکەین و من لەم ئەکادیمیای بەشداریم کردە لە ئەکادیمیای دواڕۆژ و زۆر زۆر سپاسی مامۆستاکان دەکەین خوای گەورە پاداشتیان باتەوە ئینشەڵڵا هەر بەردەوام ببین. من لە ئاستی باڵا بەشداریتەوە لە وەری سیمینارەکەم.